بیرتانە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم چۆن مژدەی پرۆژەی ڕووناچی پێداین؟ بەڵێن بوو 24 کاتژمێر کارەبامان هەبێت و چیتر لە گەرمای هاوین و سەرمای زستاندا کێشەی کارەبامان نەمێنێت. بەڵام لەگەڵ یەکەم شەپۆلی گەرمادا پرۆژەی ڕووناچی کەس بوو. ئێستا زیاتر لە هەفتەیەکە نەک هەر 24 کاتژمێر نییە، بەڵکو 8 کاتژمێری تەواویشی لێکەم کراوەتەوە. سەبارەت بە کارەبا پرۆژەی ڕووناچی کە ئێستانێکە یعنی زۆر کەم بوویتەوە، نزیک 8 کاتژمێر کارەبای پرۆژەی ڕووناچی هەم نرخەکەی گران بوو لە ڕووی نرخەوە. مۆلیدەش ئێستا پێکرایەوە کە نرخەکەی مۆلیدەش ئێستا هات دێتەوە سەری. ئەمە نازانین یعنی بەڕاستی بوونە کرێکی مۆلیدای، پارەی مۆلیدای، پارەی نرخی کارەبا، یعنی هەتا نرخی غاز، هەموو شتەکان بەڕاستی یعنی زۆر گران. حکوومەت بە ناوی کارەبای هەمیشەییەوە نرخی پسوولەکانی چەند قات کردەوە و بارگرانیەکی زۆری خستە سەرشانی هاوڵاتیان. بەڵام ئێستانە کارەبای 24 کاتژمێری هەیە و نەنرخەکەشی وەک پێش پرۆژەکەی لێ دەکرێتەوە. لەولاشەوە مۆلیدە ئەهلیەکان کە بڕیار بوو خانەنشین بکرێن بە جۆش و خرۆشێکی زیاترەوە گەڕاونەتەوە گۆڕەپانەکە. هاوڵاتی ئێستا دەبێ هەم پارەی ڕووناچی بدات و هەم پارەی مۆلیدەش. کە گوتی بووکە 24 کاتژمێری ئەوە ئەهلەن وەسەهلەن، یعنی 9 قاتی بەرز کردەوە. ئەمە وەکو پیشەوەر، یعنی وەکو دوکاندار 195 ئەو بازاڕی هەمووی پیشەوەرین، یعنی هەموو دوکاندار کرێچینە، یعنی لەگەمە بۆ شریک بە تەواوەتی. ئێستا مۆلیدەی دووبارەی هیناوە کرد، یعنی ئەمە ئێستا سێسا شریکن هەنا، هەم لە ماڵێ، هەم لە خانی، هەم لە دوکانش. بەڕاستی ئەوها ئیشەکە و هەناڕوە، هەم ئیشەکەی مەشی زەعیب کردەوە، هەم ئیشەکەی لێناگەڕێ ئێستا شەوێشیش بکەین. هەرێمێکی 6 ملیۆن کەسی 35 ساڵە لەژێر سایە حکومڕانیەکەیدا دەژین کە هێشتا نەیتوانیوە کێشەی سەرەتاییترین ماف کە ئاو و کارەبایە بە یەکزاری چارەسەر بکە. لای ئێمە مێژوو خۆی دووبارە ناکاتەوە، بەڵکو قەیرانەکان خۆیان دووبارە دەکەنەوە و هەر وەرزە و بە ناوێک و مۆدێلێکی نوێوە دێنەوە و یەخەی هاوڵاتیانی ئەم هەرێمە دەگرن. ئازادومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.